خورما یەکەم جارکە دەرەچێین بە سەماوە دەرەچێن بەسرا دەرەچێ سایر هەیە ئەمرانی هەیە سوکەریش دوای ئەوە دەرەچێ هین ئەو ناوەنە دەرەچێکم دوای ئەوەی هین دیارە دەرەچێ ئەلوان دەرەچێ ئیتر ئەنواع ئەشکال خورما هەیە سوکەری تایە سایری تایە ئەمرانی تایە خەضراوی تایە تەبەرزەری تایە بەربەنی تایە فلێفلەی تایە مقەوەبی تایە بەرحی تایە برێمی تایە ئەمە ئەنواع خورمایە خەڵکەکە لێ هەمووی شیرینە نا هەموو خورما تامێکی هەیە سەمەرغوبترین خورما بۆ مجەمیدا خەڵکەکە حەزی بە بەرحی و برێمە بەرحی منش ینی تەوسیاکەم بە خەڵکە دایمەن بەرحی داین بەرحی خەڵاڵیش داینن دا باشترە خەڵاڵەکە لە ناو مجەمیدا کە ئەگات نییە زەر دەبێت ئەوە باشترین خورما بەرحی و برێمە ئیتر فلێفلە هەیە لەوە چاکترە ئەنواع ئەشکال خورما هەیە تەوەک هەیە خەضراوی هەیە تەبەرزەل هەیە سوکەری هەیە ئیتر ئەمانە ئەنواع و ئەشکالە ئێستا ئەمە ئیندیالەیە ئەمە تقریبا بڵێن هەفتەیەکە دەڕۆژە دەرچوە ئیندیالە پێش ئەوە تقریبا بە مانگیونی کە ئەمرانی و سوکەری دەرچوین سەماوە ئێستاکە ئێمە ڕۆژانە سیارەیەکی سەماوەمان هەیە ئەمرانی و سوکەری سیارەیەکیش ئیندیالەمان هەیە ئەوە بە کیلۆی فرۆشن کیلۆی جاران 2000 بوو ئیتر هاتە خوارەوە هەتا ئێستا 1 کوڕ هەیە ئەیفرۆشن ئەمانش 2 کیلۆی تایە سەرلەی ئەیدەنە بە 3000 بەقاڵی کرە لە ئێمە ئەیداتە 4000 هاتنەکەی پەیوەندی بە گەرماوە هەیە ئەی تەبعاً گەرم دنیا کە گەرمە بێ ئیتر خورما زیاترە بێ کە زیاترە بێ سەریش دێتە تۆزە خوارە هەتا ئەکەی خورما هەیە هەتا 59 هەیە هەتا 59 خورما هەیە کەمە بێت ئیتر چی دەمێنێ مثلەن بەرحی داێنن تعلیبی دەکەن برێم تعلیبی دەکەن ئێستا کە برێمی پار دەنیکی ئەمەنەیە بە 10,000 کیلۆی ئەوەت کە تعلیب بەکرێنیە برێم لە ناو بەڕادەکان داینن جستانی تر دەهێنن ئەوەی ناو بەڕادە دەیهێنن ئەو کاتە گران دەبێت ساکە خەڵکەکە بۆ داین ناو مجەمیدە ئێستا تۆ هەرزانە کە داین ناو مجەمیدە جستان دەرەکە یان ڕەمەزان دەرەکە ئەمما کە تعلیب دەکەن خۆیان مەسەلەن کارتۆن بە جوانی دەکەن و دەهێنن لە جستان گرانە یعنی من پێش ماوەیەک تقریبا 15 ڕۆژ برادرێک لە منی ویست کاکارام بەخوا بردم بۆی بە 10,000 کیلۆی 3 کیلۆی تیا و بە 30,000 خەڵکەکە بادایێنە بکە برێم نانا ئێستا بەرحی بەس تۆزە ماوە بەرحی چاک ماوە برێم چاک ماوە ئێستاکە لە دوای ئەمەیەنی یەچی خوڕمای چاک دێ ئیتر دێت ئێستاکە تقریبا وردە و هینە و بەس ئێستاکە دەستای بە دواوە نیە 5 ڕۆژ 6 ڕۆژ ئیتر بەرحی دەرەجەیەک دێت برێم دەرەجەیەک دێت فلێفلە دێت تەبەرزەل چاک دێت ئیتر خوڕما چاکە بێ هەمووی خوڕمای گەورە دێت ئێستاکە ئەمانە بڵێن ژێردە سەها دەیێن ئەیفرۆشن بەس چاک تقریبا دەوری 5 ڕۆژ 6 ڕۆژی ماوە ئەوەی هەندێک خەڵک هەیە هەڵیەگرێ بۆ ڕەمەزان بۆ بەڵێ باشترین جۆری هەڵگرتن بەوەیە کە لە سەلەکەی خۆی هەڵگریا بیکەیتە ناو حافیزە بە جوانی قەپاغی هەیە خۆتەزانی دوایەوێ تێپێپان لێدا داینە ناو عەلاگەیەک داین ناو مجەمیدە کە دەرەکەی لە ناو ڕەمەزانە عینن خورماکەمەوە بەس هەوا ڕاناکێشێت ئەوەیە مۆزان بەڵێ ئەوە داینی ناو حافیزەکە ئەو شتە سپێکە نابێت لە ناو سەرلە هەڵگری نادەبێت بەس چاکترین شت کە دایانی بەرحی داینە خەڵاڵەکەی داینە بەرحی خەڵاڵ ئەو بەرحی خەڵاڵەوە ئەیکەیتەوە چاک ئەیشۆی دایانی بەردەم خۆرەکە وشک دەبێ دایانی ناو حافیزە ئەو خەڵاڵە قەپاغەکەی دایانی دوای تێپێپان لێدا مەسەلەن 10 پارچەت کرد 2 کیلۆیی لە ناو عەلاگەیەکدا داینە عەلاکە بیبەستە
داينا ومجمدة أيوة دستان كدركينيا نوعي زردة بس أوي كجي وبرحي جي وكدايني لنا وحافظة لرمضان كدركين رنجي توزع ميل رشدة بيت أما خلالنا هر زردة ميني یەکەم جار کە دەرەچێین بەسرا دەرەچێت ئەمرانی وەستا ئەمرانە نبی دوایی هین ناسەری و سەماوە بەس ئەمرانیە مانگێ زیاترە ئەستا تەواوە بێ ئەو نەوعانە ئەتر ئەو نەوعانە دەرەچێت بەربەندە خەبراویە بەرحیە برێمە مەکتومە تەوەزە لەوانەیە یعنی ئەنواعتر دەرەچێت خوڵماش نەوعی زۆر زۆرە بزانە ئەما خەبراویە أما مكتومة مثلا أو بربندة بربندة أو بريمة يعني تشي أو هاي يعني خرماء أو براه أو تشي شوية نوع هي هذا من سياسة وشخصية نوع هي سياسة وشخص نوع خرماء آخر نوعي أو درجة برحي يعني أي ما قلت لي خرماء استقوي العراق برحي وبريمة يسمعوا يعني درجة تلشو أخوي بس درجة يكني سود واو درجة هين سويرة درجة يكم بالحقيقي هين بقاء أطراف بقاء هي يعني مشهورة هين طارمية هين ديالة يعني بالحي لكي ويتر أو خرما باشا أم حفتة ودواء وتر أو بالحي وبريم وانا زيادة به زيادة تاكي أبي يتر حتى والله مانجي عنزة دوانزة خرما هي وهي بعضي خزنيكا بس اللي بتشوف مرات بقولها يا خزنيكا بستعمل شيء يعني خرما نبرا ومصالح بلي آخر أول نوعية تشاكا كخزنيكا خوي جيرانه للسوق خوي بس خرما هي الإيرانية وخرما مثلا يبين بو أولي سليماني دوك بس 1000 فلوس بس 200 فلوس ب5000 فلوس معنا السعر كان يومي جوازة والله الساعة هي ب2000 هي ب1,000 هي لبازار ب1000 دينار الساعة أو خرماية أو أولى ب2,000 كم تزات وادي بدي نوعية جوانا أو يخرجوا معني لي خوتان هي هاد السرطان اللي هو يجرين يا هاد يخيري لا هركس معميل خوه يعني بقول ويستا عملين دي عليه أولين كربلاء هيين حلة هيين سويرة هيين يعني محافظات خوشترين خرما كامية ودوشوية خوشترين خرما وخطب بيت هركس تشتغي يسا أو خرماية بخوي مرغوبة إلى الشمال زيتون مرغوبة أو بربنا طعمكي شديدة بس في وقت يعني قرمة لك قرم هالخرماش كو خوايا يعني يقطعني يكنك هي